بینەرانی عزیز سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری خات و هێش و دارا کە بەڕێزیان بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی کەتی ئافرەتانی کوردستانن بۆ ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر ڕۆڵ و کاریگەری ئافرەت لە کۆمەڵگادا. خات و هێش و بەخێربەی سەرچاو. زۆر سپاس کاتتان باش ئەم کاتێ ئێوە و هەموو بینەرانی سلێمانی تیڤی باش. زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس دەکەین بەخێربەی سەرچاو. خات و هێش و سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم زام ئایا ڕخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕخراوی ئیکەتی ئافرەتان بە تایبەت ئایا تا چەند توانیوتانە پارێزگاری لە مافی ئافرەتان بکەن لە ئێستاە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە ڕخراوی یەکێتی ئافرەتان ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لە مافەکانی ئافرەتانەکەن بەشێکن لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش کاریگەریەکی زۆریان هەیە لە گەیاندنی ئەو پەیامانەی کە ئافرەتان هەیەە لە ناو کۆمەلگەدا بەو پێی کە ڕێکخراوەکان دەتوانن کاریگەریەکی زۆر لەسەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار دروست بکەن. هەڵبەتە ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستانیش وەک بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو کات لە هەوڵی بەدەستێنانی ئەو ئەرک و مافانەدا بووە کە ئافرەتان هەوڵیان بووە گەیاندنی پەیامی ئافرەتان بووە بە دەسەڵات و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی توانیویانە کاریگەریەکی باش دروست بکەن بۆ گەیاندنی مافەکانی ئافرەتان، بەڵام لە ئاستێکی باشتان نییە ئەو گەیاندنانە چونکە ڕێکخراوەکان زۆربەیان ئەگەر سیر بکەین ڕێکخراوی سیاسین و هەروەها سەر بە حیزبەکانن ئەوەندەی ڕێکخراوەکان با کاری سیاسەتەوە خەریکن و بیر لە کاری سیاسی دەکەنەوە لایەنە ئەو لایەنیان فەرامۆش کردووە کە کارکردنە لەسەر کەیسی ئافرەتان. ئێمە وەکو ڕێکخراوێکی ئافرەتانی کوردستان کاری باشمان کردووە، بەڵام لە ئاسووتم و حەدانیە کە هەوڵی بۆ دەین و ئەوەندەی لە توانادا بێت پەیام و داواکاری ئافرەتان گەیشتووە و کارمان لەسەر کردووە. خاتوێش بزانم ئەو ڕێگەریانە چین کە بخۆت باسیەکەی کە پەیامەکە لە ئاستمۆحی ئێوەیانی ئەوکو بەرپرسێک چی بکرێت بۆ چی گونجاوە بۆ ئێوە بۆی زیاتر پەیامەکەی ئێوە بگات؟ بڵێت ئەبێت ئەم ڕێکخراوانە سەربەخۆ بکرێن چونکە وەک وتم پێشتر زۆربەی ڕێکخراوەکان ڕێکخراوی لە ڕێکخراوی حیزبین و ئەوەندەی کاری سیاست ئەکەن گرنگی نادەن با کاری کەیسەکانی ئافرەتان لەبەر ئەوە دەبێم کاری سیاسی و کاری حیزبایەتی لە کاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێتە دەرەوە بۆی داکۆکیکاری ڕاستەقینەی مافەکانی ئافرەتان بن. ئەمە یەکێکە لە ڕێگریەکان، یەکێکی تر لە ڕێگریەکان کۆمەلگا خۆیەتی کۆمەلگا قسەیەکێ لە ناو کۆمەلگا دەکرێت ئەڵێ ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان هەندێک سەرچاوی هەندێک لە کێشەکانن بەداخەوە کە زۆر ئەم قسەیە دەکرێت، بەڵام ئەم قسەیە هیچ ڕاست نییە چونکە ئەوەندەی ڕێکخراوەکانی ئافرەتان کاریان کردووە لەسەر تەوعیەی ئافرەتان کاریان لەسەرەوە نەکردووە کە شیرازەی کۆمەلگاتێک بچێت، بەڵکو بە پێچەوانەوە بەرنامەی ئەم ڕێکخراوانە و کاری ئەم ڕێکخراوانە بۆ تێکنەچوونی شیرازەی کۆمەلگایە بۆ ئەوەی کە ئێمە لە کۆمەلگای کوردیدا کە دەژین کۆمەلگایەکین خاوەنی کولتور و عادەت و تەقالیدێکی تایبەت بە خۆمانێ کەواتە ئێمە کار لەسەرەوەکەین کە ئەو عادەت و کولتورە تێک نەچێت و پاراستن و شکۆی خێزانی کوردی وەکو خۆی بمێنێتەوە. کاتە کۆمەلگاژ یەکێکی ترە لە ڕێگریەکان کە دەکرێت وا لە ڕێکخراوەکان دەکات کە نەتوانن ئەو پەیامەی خۆیان هەیەە بە باشی بگەێنن. یەکێکی تر لە هۆکارەکان ئافرەتان خۆیانن، یعنی هەندێک جار هەندێک لە ئافرەتان باوەڕیان بە مافی یعنی تەواوەتی مافەکانی خۆیانیان نییە چونکە کاتێکە
تندوتیژیەکیان بەرامبەر دەکرێت بێدەنگ ئەبن و ئەیشارنەوە قسە ناکەن ئەمە یەکێکە لەو هۆکارانی کەوا دەکات تۆ ڕێگریت بۆ دروست ببێ و نەتوانیت بزانیت کێشەی ئافرەتانی ئێمە لە کۆمەڵگەدا لە سەاسە چییە ئەمانە ڕێگریەکانن کۆمەڵە ڕێگری تریش هەیە بەڵام ئەمانە ئەو ڕێگریانن کە سەرەکین لە ناو کۆمەڵگەدا و ئەتوانین بڵێن کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر ئەوەی کە کاری ڕێکخراوەکان تۆزێت پاشەکشێ پێ بکاوە نەتوانن ئەو پەیامێک کە پێیانە وەکو خۆی بێگەێنن. باشە خاتوێش بزانم وەک ڕێکخراوەکەی ئێوە چیتان کردو بۆ ئەوەی زیاتر خانمان بەرەو پێشەوە بچن لە ڕووی هۆشیاری و دەرونیەوە لە ڕووی ئەو مافانی کە هەیەە بزانن چییە و لە ڕووی ئەوەی کە بزانم تا چەند هەلی کارتان بۆ خانمان ڕەخساندووە لە بۆ نمونە لەکردنەوەی خولەکاندا بۆی خانمان زیاتر لە ماڵەوە بێنە دەرەوە فێری پیشەیەک بن بزانم زیاتر کارەکانی ئێوە لە چ چوارچێوەیە کا خۆی بینێتەوە. ئێمە وەکو ڕێکخراوێکی تیافرەتانی کوردستان پامێکی تایبەتمانێ بە ڕێکخراوەکەی خۆمان پەیامی ئێمە بۆ هەموو ئافرەتان هۆشیارکردنەوەی ئافرەتانەوە دەبانەوێت ئافرەت خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆی بێت و اعتیماد بکاتە سەر خۆی و لە هەموو بارێکدا پشت بەستوو بەخۆی بێت و هەر کاتێک لە هەموو دنیادا وایە کە ئافرەت خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆی بوو جیاوازە لە ئافرەتێک کە لە ماڵەوە چاوی لە دەستی هاوسەر یاخود باوکیان برابێت یان چاوی لە دەستی کەس و کار بێت. ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان پەیامی ئێمە یەکەم پەیاممان هۆشیارکردنەوەیە و دواتریش ئێمە بەرنامەی پێگەاندنمان هەیە وەکو خولی پێگەاندن بۆ ئافرەتان کە دەکرێتەوە و هەروەها خولەکان جیاوازە بۆ نمونە خولی ئەوەی کە زۆربەی زۆری ئافرەتان داوای دەکەن خولی درومانە زۆر باشە جارە کردانەوە بە منیش بڵێن ئینشاءالله زۆر زۆر ئیسفادی هەیە خاتوێش و لەوانەیە شتەکەت بە ئاسایی وەرگری بەڵام هەر لە ماڵەوە هەنێ شت هەیەەوە شتێکی دەزڕەنگی ینی مەرج نیە ئیشێکی شت هەبێ بەڵام هەر خۆلی دوورمان شتێکی زۆر باشە لە ماڵەوە فێربی بوو هەنێ ئیشی وردە و هەستەکەم شتێکی زۆر باش بێت. بەڵێ ئێستا ئێمە کە بە حکمەوەی ئێمە لە لقی دەوروبەرای و سەرپەرشتی قەزا و ناحیەکانی سلێمانی دەکەین و ئەو کێشە و مەشاکلانێک کە ئافرەتانی ئێمە لەو سنوورە هەیان بێت ئێمە لە نزیکەوە ئاگادارین. هەڵبەتە ئێمە پرۆژەیەکمان هەبوو وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان پرۆژەی هەزارنامە بوو ئەم پرۆژەیە کردمان لە یعنی ڕێی 1000 ئافرەتمان وەرگرتووە لەم 1000 ئافرەتە داوامان کردووە بزانین ئەمان چیان پێ باشە بۆیان بکرێت. زۆربەی ئەو خاتونانە کە داوای دەکەن خولی درومانیان بۆ بکرێتەوە چونکە ئەڵێت ئێمە ناتوانین هەموو دقەیەک بینە ناو شارەکان بۆ ئەوەی جلێک بە دوورین بینی هەشتێک خۆمان نتوانین ئیشی خۆمانی پێبەڕێ بکەین و خولی ئارایشگاش بە هەمان شێوە لە قەزاکان زیاتر ئەوە داواکاری زۆری لەسەرە بۆ ئاهەنگێکە بۆ شتێکە پێویستیان پێێتی و هەروەها زۆر بەشی داوای خولی نهێشتنی نەخوێندەواری دەکەن کە ئێمە هاوکارین چونکە ئافرەتانی ئێمە ئێستا یعنی ئیشێکی باش لەسەر خودی خۆیان دەکەن بۆ ئەوەی کە چاوکراوە بن و ڕۆشن بیر بن داوای نێشتنی خولی نەخوێندەواریەکەن کاتە خولەکانی مە بەم جۆرێ خولی درومانە نێشتنی نەخوێندەواریە و هەروەها خولی بەهێزکردنی زمانمان هەیە لەو ناحیانەی کە بۆ نمونە بڵێن خەڵکێکی زۆری تێدایە بۆ نمونە ناحیەی ئەربەتمان هەیە تقریبا نزیکە لە سنتەری شاری سلێمانی و بەڵام دانیشتوانێکی زۆری هەیە ئێمە لەوێ خولی بەهێزکردنی زمان داوامان لێ دەکرێت یعنی زۆرە ئێمە لەم بوارانەدا کار دەکەین و هەروەها لە بواری تریشە کە کارمان کردووە کۆڕ و سیمیناراتی باش دەکەین لەسەر پێگەاندنی ئافرەتان و ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئامادەبوونی ڕێژێکی باشە لە ئافرەتان چونکە هەوڵی ئەوە ئەدەن هەر یەکیان کە بۆ خۆپێگەیاندن بۆ چاوکراوەیی هەوڵی باش دەدەن و
پانەڵیشمان هەیە لەسەر کەیسەکانی ئافرەتان و توێژینەوەی تیاکرێ سیمپۆزیۆمە یعنی زۆرە لە ڕێگەی بڵاوکردنەوەی نامیلکێ بە تایبەتی لە بۆنەکاندا بە تایبەتی لە 25 نۆڤەمبەر بە ڕێنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و ئافرەتان ئێمە نامیلکەی هۆشیاری بڵاو دەکەینەوە کوڕخرایەکێتی ئافرەتانی کوردستان و هەروەها لە ڕێگەی ئەم خولانەوە کە کراوەتەوە کە کردومانەتەوە خولی زۆر زۆرمان کردوێتەوە ئێمە ژمارەیەکی زۆر لە خاتون لە خانم بوونەتە خاوەنی کاری سەربەخۆی خۆیان کە ئەمە ئێمە وەکو ئەرک و ئەو پەیامەی کە یەکێتی ئافرەتانی کوردستان پێێتی توانیمانە بەشێکی جێبەجێ بکەین بەرامبەر بە ئافرەت. زۆر باشە دەستان خۆش بە بیرۆکەکانتان زۆر باشم بزانم خاتوێشوکێن ئەو کەسانەی کە ئەو دەوراتانە ئەڵێنەوە بە خۆبەخشیە ئەو دەوراتانەوەتە فێرخواز ئەتوانێت بە خۆبەخش بەشدار بێت هیچ بڕەپارەیەک نایەت و لە کوێش ئەم دەورانە ئەکەنەوە شوێنی کێشەی ئێوە شوێنی شتان هەیە؟ هەموو ئەو خوڵانی کە ئێمەکەینەوە بێ بەرامبەرە هیچ بڕەپارەیەک لە فێرخواز وەرناگیرێ و بەڵکو ئێمە خزمەتی باشیشانەکەین ینی لە هەموو پێداویستی خولەکە چیان بێ بۆیان دابینەکەین و ئەو خولانەی کە ئێمە کردومانەتەوە لە زۆربەی یعنی هەمووی لە قەزا و ناحیەکان بووە کە کردومانەتەوە و ئەو زۆربەی کات مامۆستا هەیە بە خۆبەخش بۆمانەڵێتەوە بەڵام مامۆستاشەیە لە بڕێ لە بەرامبەر بڕێک پارە داخولەکانمان بۆڵێتەوە ئەو خولەش لەلایەن ئەو بڕەپارێژ لەلایەن ڕێکخراوی خۆمان وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان بۆ مامۆستاکە دابین دەکرێت هەموو پێداویستەکانی خولەکە لەلایەن خۆمانەوە دابین دەکرێت ئێمە تەنیا ئامانجمانەوەی کە ئافرەتان بەشداری بکەن و ببنە خاوەنی کاری سەربەخۆی خۆیان لەبەر ئەوە هەموو خولەکانمان بێ بەرامبەرە و لە هەر شوێنێکی شەر خاتونێک داوای خولێک بکات داوای شتێک بکات ئەگەر زانیمان لەو قەزا و ناحیەیانەدا داواکارێکی باشی لەسەر بێم وەکو ڕێکخراوێکی ئافرەتانی کوردستان هاوکاریان نەبن و بۆیان جێبەجێ باشە هاتوێشەوە ئافرەتانی باسی لەوەت کرد کە کۆمەڵێکی زۆر لە ئێستا سوپاس بەخوا چونەتە سەرکاری خۆیان و خاوەنی ئابووری سەربەخۆی خۆیانن هیچ کام لەوانە ئەبیننەوە یعنی پێیان خۆشە کە لە ڕێگەی چالاکیەکانی ئێوە گەشتون بۆ ئامانجا بەڵێ بەتاکید و ئێمە قوتابی هەبووە پێشتر کە بەژاری لە خولەکانی ئێمەیە کردو خۆی پێگەیاندۆ بۆ تەخاوەنی کاری سەربەخۆی خۆی و ئێستا خولەکانی ئێمە ئەڵێتەوە بێ بەرامبەر کەواتە ئەمە هەنگاوێکی باش بووە و کارێکی باش بووە کە وەکو ئەم ڕێکخراوە خزمەتێکی باش بە ئافرەتان کراوە بەڵێ بۆ ئافرەتی لەوەمان زۆر مافەکانی ئافرەت ڕەوشی ئافرەت لە ئێستاە چۆن ئەبینی بە تایبەت لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ ئەگەر ئێمە سەیری ڕەوشی ئافرەت و مافی ئافرەتان بکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان ێستا لە قۆناغی خەباتین و ئەتوانین بڵێن جیاوازێکمان هەیە لەگەڵ ئەو وڵاتانەی کە زۆر دەمێکە مافی ئافرەتانیان نیاوە چونکە ئەگەر سەیری بکەین ئێمە لە ئێستادا وەکو ڕێکخراوەکان و وەکو ئافرەتان لە قۆناغێک داین خەباتەکەین بۆ بەدەستێنانی مافەکانمان و داواکاری داوا ئەکەین بۆی مافەکانمان بەدەست بهێندرێت بەڵام ئەگەر لەو وڵاتانە شاکە وەکو کوردستانوان بە هەمان شێوەیە لە قۆناغی خەباتان بۆ بەدەستێنانی مافەکانیان بەڵام ئەگەر سێری وڵاتانی دەرەوە بکەین ئەگەر مافی ئافرەت دەمێکە دراوە و ئافرەت دەمێکە خۆی سەلماندووە لە ناو کۆمەڵگەدا ئافرەت لە قۆناغێکی پەرەپسەندووترایە بۆ نمونە ئافرەت لە قۆناغا لەو قۆناغانەیە کە ئیتر لە سایاسا داوای مافی ئافرەتی کرابێت لە سایاسا ئەو خاڵی کە ئیشی لەسەر دەکەن جێبەجێ بکرێت لەو کۆمەڵگانەدا بەڵام ئێمە لێرەدا بەداخەوە وەک گوتم لەو قۆناغەیین و مافی ئافرەتان باشە تا ڕادەیەک بەدەست هاتووە بەڵام ئێمە هەر خەباتی بۆکەین چووکە هەتا ئەم دەقەیەش ئێمە لە کۆمەڵگەی پیاو سالارین پیاو دەسەڵاتی یەکەمی هەیە لە ناو کۆمەڵگەدا و ئافرەت دەسەڵاتی دووهەمە لە ناو کۆمەڵگەیە بۆیە ماف و ئەرکی ئافرەت بەو شێوازە نییە کە ئێمە هەوڵی بۆ دەین و ئومێدوارین لە داهاتوودا ئێمە لەو قۆناغی خەباتکردنە بچینە دەرەوە هەوڵی ئەو هەوڵانەی کە یاومانە بۆ بەدەستێنانی مافەکانی ئافرەتان زیاتر بڕوا بەرەو پێشەوە چونکە ئەگەر ئێمە سیر بکەین
هەتا ئێستاش بە یاسا داوای مافەکانی ئافرەتانەکەین بە یاسا داواکەین کە ئافرەت مافەکانی بەدەست بهێنێت و بۆ ئەوەی ئافرەتێک مافەکانی نەڕوات تونند و تیژێکی زۆری بەرامبەرکرابیان لە حاڵەتێکی کوشتنە ئەبێ ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان بێنە سەر جادا زەختێکی زۆر لە سەر حکوومەت بکەن هەتاوەکو مافی ئەم ئافرەتە وەرەگرن کەواتە ئەمە قۆناغی چێ قۆناغی خەباتە ئێمە نەگەیشتوونەتە ئەو قۆناغی کە مافی ئافرەتانمان بە تەواوەتی درابێ نەخێر و هەتا ئێستاش ئێمە بە یاسا و بە پەرلەمان و بە فشار داوای مافەکانی ئافرەتانەکەین بەداخەوە لەبەرەوە ئومێدەوارین لە داهاتووە ئەگەر ئێمەش لەم ڕێکخراوانەدا نماینووە ئەوانەی کە یەن لە جێگەی ئێمە کار دەکەن کارێکی باش بکەن لە بەدەستێنانی مافەکانی ئافرەتان و ئێمە وەکو ڕێکخراوێکی ئافرەتانی کوردستان هەتا ڕۆژێک ئەم ڕێکخراوە مابێت دڵنیا بن لەسەر هیچ مافێکی ئافرەتان سازش ناکەین و بەردەوام دەبین لە بەدەستێنانی مافەکان. دەستان خۆش بن و منەتان زۆر بە خاتوێش و باسیەوە کرد کە تا ئێستا ئێمە بەداخەوە ئەتوانین بەپێی یاسا داواکاری لە یاسا بکەین کە مافێکی زیادەمان بۆ دەستە بەربکرێ. ئایا لەو پانێڵانی کە ئێوە وتت ئێمە ئیکەینەوە ڕۆژانە و مانگانە بۆ ئافرەتان ئەو بابەتانی کە ئیکەن و ورکشۆپەکان کارێکی ئەوەتان کردووە بابەتی سەرەکیتان بۆ نمونە ئێمە کار بکەین لەناو خێزانەکاندا ئەم یاسای وردە ناو خێزانە لەناو قوتابخانەیە جێگیر بێ کە ئافرەت تیش وەکو پیا و مافێکی تایبەتی هەیە مافی خۆی هەیە لەبەرەوەی ئێوە زۆر بەشداربووەکانتان ئافرەتە لە ڕووی ئەوەی کە ئافرەت بەخێوکاریشە لە ماڵەوە پەروەردە ئەرکی پەروەردەی منداڵی هەیە لە بە هەمان شێوە جێگیرکردنی خێزان و سەرپەرشتی خێزانی شەکات زۆر کات یعنی ئافرەت دەتوانێت هەردوو کارەکەش بکە هەم لە ڕووی ئەوەی کە پەروەردەکردنی مناڵ هەندێک کاتیش ئەتوانێت کە ئەرکی بەخێوکردنی مناڵیش لە ئەستۆ بگرێت ئێوە توانی وتانە لە ڕێگەی ئەو وەرکشۆپانەتانەوە کارێک بکەن کە خێزان زیاتر ئەو مافانی زیاتر بە ئافرەتە بیچسبێنن لە ناو خێزانە سەرەتا لە ناو خێزانە دوای ئەوە لە ناو قوتابخانەیە دوای ئەوە لە ناو زانکۆیانی شتەکە وای لێ و ڕۆتینێکی لێە لە کۆتاییە پێویستیش بە یاسا ناکە ئێمە مافی خۆمان دەستە بەر بکەین. بەڵێ ئەو کۆڕ و سیمینار و وەرکشۆپانی کە پێشکەش دەکرێت تەنیا ڕاستە زیاتر بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتانە بەڵام تەنیا تایبەت نییە بە ئافرەتان چونکە ئێمە لە پاڵ ئەرکی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان ئەرکی هۆشیارکردنەوەی خێزانیشمان هەیە زیاتر ئەو بابەتانی کە هەڵی دەبژێرین هەوڵ دەدەین زۆربەی زۆری سیمینارەکان و وەرکشۆپەکان لە چوارچێوەی بابەتی خێزانیا بێ دایک و باوک بەشداری بکات بۆ نمونە وزوو بەشودانی کچ کە ئەمە پێویستە دایک و باوکیش هەردووکیان هۆشیارێکی زۆریان لەمڕۆ هەبێت و تەوعەیەکی باشیان هەبێت کە ئەمە شتێکی خراپە بزوو بەشودانی کچان یان زۆر بابەتی تر هەیە باوکان برایان ڕەگەزی بەرامبەر زیاتر چۆن ینی ئامادەیان هەیە تا چۆن ئامادەیان هەیە لە وەرکشۆپ و لە بابەتانەیە بەشداری بکەن لە ئێستا ئەتوانم شتێک بڵێم کە ئەمە بێم مجاملە بڵێم لە زۆربەی زۆری ئەو وەرکشۆپانەی کە تایبەتە بە کارکردن لەسەر خێزان و هۆشیارکردنەوەی خێزان ئەوەندەی پیاوان بەشدارەکەن هەنێ جار ئافرەتانەوە بەشداری یعنی من نقطەیەکی دڵخۆشیە کە پیاوانی ئێمەش گەیشتونەتە ئەو مەرحەلەیە کە گەیشتونەتە قۆناغێک کە تەواو باوەڕیان بە مافەکانی ئافرەتانەوە خۆیان هانی خێزانەکانیانەیەن کە بێنە دەرەوە و ئێمە کەسانی لەو بوارانەشدا کە دیکەین کەسانی پسپۆر ئەهێنین یعنی کەسانی دەروون ناز و پسپۆڕێکی باشیان هەبێت لە بوارەکەیە بۆیە بتوانن پەیامەکە وەکو خۆی بگەیەندرێ بە دایکان و باوکان و باوەڕەکەی یعنی باوکان و برایان هاوسەرەکان جاری وایە خۆیان داوامان لێکە نەڵێ خێزانەکانمان پێویستی بە فلان خولەیان پێویستی بە فلان بابەتە بۆ لەسەر ئەمە بابەتێک پێشکەش ناکەن بۆ لەسەر ئەمە فلان شت ناکەن کەواتە ئەمە جێگەی خۆشحاڵی و بەرەو پێشچوونێکی باشە و هەروەها لە قوتابخانەکانی شاو بەرنامەیەمان هەبووە چونکە قوتابخانەکان قوتابی لە ناو قوتابخانەدا
ئەوەندەی مامۆستایە کاریگەری لەسەری هەیە داچێ دایک و باوکەوەنە کاریگەری لەسەری نەبێ خێزانەوەنە کاریگەری لەسەری نەبێ ناو کۆمەلگا ئەوە کاریگەری لەسەر نەبێت چونکە قوتابخانە پێگەیاندنی قوتابیە ئەم قوتابیە لە سەرەتاوە کە مامۆستا قسەی بۆ بکات لە ناوپۆلدا باوەڕی تەواوی بە ئەرک و مافەکانی هەبێت کوڕێک کە گەورە ئەبێت تەواو باوەڕی بە مافەکانی ئافرەت هەبێ ئافرەتێک باوەڕی تەواوی بە مافەکانی پیاوان بێ کاتە تۆ کۆمەلگایەکی چی بۆ کۆمەلگایەکی تەندروست دروست بووە هەروەک چۆن لە خێزاندا کە دایک سەرچاوی یەکەمی پەروەردەی خێزانە چونکە ئەتوانین بڵین دایک مامۆستای مرۆڤایەتیە چونکە هەر مرۆڤێک کە چاو هەڵدەهێنێت چاو بە ئافرەت هەڵدەهێنێت بە دایکی یعنی دایک پەروەردەکاری ڕئیسی پێگەیاندنی تاکێکی باش و تەندروستە بۆ ناو کۆمەلگا ئەمە لە ناو خێزانە تۆ یەکەم جار کار لەسەر خێزان کرد دوجار مامۆستایان لە قوتابخانەکاندا کارگەریەکی زۆریان هەیە و دوجاری نەسەر ڕاگەاندنەکانی ئێمەش کارگەریەکی زۆریانەیە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە وڵاتی ئێمە هەتا ئێستا کەناڵێکی ڕاگەاندنمان نییە کە باسی ئەرک و مافەکانی هاوڵاتیان بکە بۆ نمونە ئەرکی مافی ئافرەتان ئەمەیە مافی پیاوان ئەوەیە مافی مناڵان ئەمەیە مافی هەرزەکار ئەمەیە تەوعیە ناکرێت لە ڕاگەاندنەکانەوە ئەگەر لە کەناڵەکانی ڕاگەاندن ئێمە کەناڵێکی پەروەردەیی خێزانیمان هەبێت و ئەم تەوعیانە و ئەم هۆشیارانە بڵاو بکاتەوە کاتە ئەرکی ڕێکخراوەکانیش کەمە بێتەوە لەوەی کە ئەوەندە پێیان بگەێنن لە بچنە قوتابخانەکانیان بچنە مزان کۆپەیمانگاکانیان لە هەر شوێنێکدا بێت کاتە کۆمەلگا هەر هەمومان بە خێزان بە قوتابخانەکان بە ڕاگەاندن حتا بە مامۆستایانی ئاینی کاریگەریەکی زۆریان لەسەر کۆمەلگا هەیە ئەوەندەی مامۆستایەکی ئاینی لە ڕۆژی جومعە کە ڕۆژی هەینی وتار پێشکەش دەکەن کاریگەری هەیە لەسەرەوەی کە پیاوێک ئەرک و مافەکانی خێزانەکەی بدات لەواچێت لە کۆڕ و سیمینارێکدا ئەوەنە کاریگەری نەبێت یان لە قوتابخانەیەکە ئەو مناڵە ئەو ئەرک و کاریگەری وەرنەگرت بێ لە کەواتە ئێمە وەکو کۆمەلگای کوردی وەکو هەر تاکێک لە کۆمەلگەدا ئەرک و واجبی سەرشانی هەر یەکێکمانە ئەم هۆشیاریانە بڵاو بکەینەوە و داکۆکی لە مافەکانی یەکتر بکەین وەکو ئافرەتێک نابێ من مافی پیاوێک بخۆم نابێ مافی هاوسەرەکەم بخۆم نابێ مافی هاوڕەیەکم بخۆم کە لە کارکردن لەگەڵما و پیاوێکیش بە هەمان شێوەیە کاتە ئەرکی هەمومانە زۆر باشە خاتوێشی دوا پرسیارم لەوەیە باسەکەم کە باسێکی بەشداری ئافرەتانەکەین لە ئێستای لە هەموو کایەکانە لە کای سیاسیە لە کای ئابوووریە لە هەموو کایەکانە خۆشحاڵانە لەگەڵەوەی کە زۆر ڕەخنە و تێبینیمان هەیە و لەگەڵەوەی زۆر گلەیمان هەیە بەڵام خۆشحاڵانە لە ئێستاە ئافرەتان بەشدارێکی باشن ئەم کایەکانم زانە ئێمە ئافرەت چۆن خۆمان ئەپدەیت بکەینەوە چۆن خۆمان زیاتر بەرەو پێشەوە بین بۆی زیاتر لەناو ئەو کایانەیە جێگیربوونی ئافرەت ببینین بەڵێ سەرەتای هەموو شتێک ئەبێ ئافرەت خۆی بسەلمێنێت ئەبێ سلماندنی وجودێتی خۆی بکات هەر کاتێت تۆ لە هەر شکایەکە کار دەکەیت کە وەکو شخصێک وەکو ئینسانێک خۆتت سەلماند کاتە چواردەورەکەت ناتوانێت لە ماهیەتی تۆکەم بکاتەوە لە گرنگی تۆکەم بکاتەوە وجود سەلماندنیش بەچی دەبێت سەرەتا بێت هەموو ئافرەتێک و هەموو کچێک هەموو ژنێک دەبێت لەوە دەست پێ بکات کە خوێندن تاو بکات چونکە بەڕاستی خوێندن و تاوکردنی زانکۆ پەیمانگا قۆناغێکی باشی بەدەستێنانی مافەکانی ئافرەتە چونکە تۆ قۆناغێکی گرنگ لە ژیان تا بڕێت و چاوکراوێکی باشت بۆ دروست دەبێت و ئەبێت لەم نقطەیە خۆتت سەلمان دەبێت ئەبێت بابەتی خوێندن یەکێک بێت لەو نقطانەی کە هیچ ئافرەتێک سازشی لەسەر نەکات چونکە ئەوە بەسیترین ئەرکی تۆیە وەکو مرۆڤێک کە بتوانیت بۆ خۆتی بەدەست بهێنێ بخۆت لەو نقطەیە بسەلمێنی و ئێمە ئافرەتان پێویستە لە
کایەیەکدا کە پلەیەک وەردەگرین لە پۆستێکی وەزیفی لە پۆستێکی حکومی لە پۆستێکی سیاسی لە هەر شوێنێکدا ئەبێت ئەو پۆستە ئەوەنە بە جوانی بەکاربهێنین بەبێ گەندەڵی و بەبێ کۆمەڵێک شتی زیادەکە دەکرێت لە ئەسنایی بەکارێنانی دەسەڵاتی خۆدا ئەبێ ئەوەنە جوان دەسەڵاتی خۆت بەکاربێنی ببینی ببی بە نمونەیەکی جوان بۆ ئافرەتانی چواردەورت ببی بە نمونەیەکی جوان بۆ پیاوان کە تەژیعی ئافرەتانی تر بکەن بڵێ فڵان خاتون ئەم پۆستەی هەیە لەم شوێنەدا و سەرکەوتنێکی باشی لەدەست تیا بەسەر هێناوە عفو بەدەست هێناوە تۆش یعنی تەژیعی ئافرەتان بکەن کە بچیتە پێشەوە خێزانەکانیان کچەکانیان خوشکیان دایکیان کە بەو شێوازە بێت کەواتە دەبێت ئێمەی ئافرەتان سەلماندن بۆ ئەرک و مافەکانی خۆمان بکەین و دوجاریش لە ناو حیزب و دەسەڵاتیش دەبێت هاوکاری ئافرەتان بۆ بەدەستێنانی ئەم ئەرک و مافانە و ئەنجا دوجاریش ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەم پامانە بگەنن بەسەرەوە. زۆر ڕاستە دەسەکانە خۆش بە زۆر سوپاس خاتوێش و ئێمە ئەمڕۆمان دووکرد سوپاس بۆ زانیاری و تێبینیەکانت سپاس دەکەین. زۆر سپاس بۆ خاتوهێش و دارا کە بەڕێزیان بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی گەتی ئافرەتانی کوردستان بوون. ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە باسمان کە لەسەر ڕۆڵ و کاریگەری ئافرەت لە ناو کۆمەڵگادا تا پرۆگرامێکی تر شاد بن خواتان لەگەڵ بێت.